داهاتی ناوخۆ لەگەڵ نەوتەکەی کە هەمان بوو لەو تەمیلی بۆمان هات ئەمان توانی ئەوە پینەوە پەڕۆکەین. بەڵام دوای ماوەیەکی دوور و درێژ لە چاوەڕوانی خۆشبەختانە وەزیری دارایی هەرێم هاتە قسە. هەمووان چاویان لەسەر دەمی بوو بڵێت دەست بە دابەشکردنی موچە دەکەین و گرفتەکانمان لەگەڵ بەغدا کۆتایی هاتووە. خەڵک ئاواتی بەوە دەخواست قسەکانی ئاواتی شێخ جەناب ئاو ئاهێک بێت بۆ گیرفانی سارد و دڵی پەرۆشی خەڵک و موچەخۆران، بەڵام ئەو لەگەڵ خۆی بەنزینی هێنابوو بۆ گەشانەوەی ئاگرەکە. لە 2014ەوە لەو ڕۆژەوە کە ئەم تەدەخولە سیاسیە لە مەوزوعی موچەی هەرێمە دروست بووە، هەموو جارێک پێویستی بە قەرارێک بۆ لە مەرجی وزرای عێراق بۆی بچەمە بنێرم بۆ ئێمە. بۆچی؟ چونکە ئێمە دۆخێکی صحی، دۆخێکی یاسایی نییە لەگەڵ عێراق، سیاست تاحکومیتیاکە. ئێستاش سیاست خەریکە چارەسەرێکە. من خۆم ئەو بەشەدەی کە هەیە ئەگەر لە ڕووی قانونی و لە ڕووی مالی و لە هەمووی هەوە لە هەموو ڕۆکانی ترەوە تەواوکاری مەشەدە سیاسیەکەیە یا ئەو تەبقە سیاسەیە کە لە عێراق خەریکی دروست بوون. وازە لێدوانەکەی دەهێنین و بزانین خەڵکی چیان بۆ قسەکانی جەنابی وەزیر هەیە. کە جەنابی وەزیر ئاماژەی بەوە دا کە موچە و پرۆژە و خەرجکردنی پارە هەمووی بووە بە سیاسی، لێرەوە داوای لێەکەین کە دەست لە کار بکێشێتەوە و بۆی کە هیچ شتێک کەسێک نەبێت ئێمە داوای لێ بکەین و پارەمان بۆ سەرف بکرێت، چونکە هیچ ئینێکمان جوابێکمان نایەنەوە. لە 100% چی مەطلوب بۆ لە وەزارەتی مالیەمە جێبەجێمان کرد. جارێکی تر دەگەڕێنەوە لای قسەکانی وەزیر بزانین هەگبەکەی چی دیکەی بۆ هاوڵاتیان تێدایە. ئێمە میلەتێکمان دەستکەوتۆ بڕای بە هیچ شتێک نەما، هەرچیکی پێڵی بڕای پێێ. سەبەبەکەی چییە؟ نوخبەکەی ئێمە هەر سلبیاتە. آخر پرسیارتان لە خۆتان کردووە بۆچی میلەت بڕوای پێتان نەماوە؟ بەرهەمی حکومداریتان، هەگبەی داراییتان، سیاسەتی حکومڕانیتان، میلەت عاشق و سەرسامی چیتان بێت؟ با ئەم پرسیارە جارێکی تر لە هاوڵاتی بکەینەوە. خۆی بڵێ ئێوە وەزیرێک بڵێ میلەت سیقەی بەو نەماوە، فعلا سیقەی پێ نامێنێت. هەموو ڕۆژێ لەسەر تەلەڤیزۆنەکان ڕاگەیەنەکان خۆڵە کاتە چای میلەت بە گەمژە ئەزانێ نەکرد میلەت گەمژە نییە، میلەت زۆر واعیە، میلەت بۆ هەڵا خەڵەتی هەموو ڕۆژێ بە داهاتمانێن و بمان بن. خەڵکی دیکە لەسەر دۆخەکە قسەی هەیە. چاودێرێکی سیاسی دەڵێت ئەوە بوو گۆڕانکاری و چاکسازیەکەتان تێناگەین ئەم دۆخە بۆ چێ پەردەپۆش دەکەن و ڕاستیەکان بۆچی ئاشکرا ناکەن. پێم سەیرە وەزیری دارایی کە لە زوتنەوەی گۆڕانە کە ئەوانە لە بەرەی خەڵکا بوون، کە ئەوانە تا دوێنێ ئۆپۆسیۆن بوون، تا ئەوانە باش ئاگان لە گەندەڵەکانی دەسەڵاتە. ئێستا بێن پینە و پەڕۆ بکەن بۆ ڕاگررتنی موچەی خەڵکو و بۆ نەدانی مافەکانی خەڵکو و پیان وابێ ئەمە موامەرەیەکی نێودەوڵەتیە، پیلانێکی بینەلمیلەلیە کە لە ڕاستیە هیچ نییە. ئەوەیە کە ئێمە خۆمان دەسەڵاتی کوردی نەیتوانی وڵات بەڕێوە بەرێ، نەیتوانی ژەرخانی ئابووری دروستکە. لە تۆڕە کۆمەڵاتیەکانیش لەسەر قسەکانی وەزیر کۆمنتی زۆر سەیر و سەمەرە نووسرا بوو، بەڵام نەدەکرا بێفلتەر دایان بنین، چونکە کوردەواری وتەنی ڕووی مەجلیسیان نەبوو. قانعی شاعیریش دەڵێت ئەم ساڵ عەوداڵی پار و پێرارین، تەخەڕوجەکان زۆربەی بێکارن، حەڵاڵخۆرەکان زۆربەی قەرزارن، ماستاوچی و چەتەش خاوەن تەلارن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.